کاتتان باش تەوەری ئەم شەوی بەرنامەی استراتیژ تایبەتە بە هەڵبژاردننی سەرۆکی فەڕەنسا کە لە دەی ئەم مانگە گەڕی یەکەمی بەڕێوەچوو لە هەڵبژاردنەکاندا لە 1970.8 دەنگدەرانی فەڕەنسا بەشداریان کرد و هەریەک لە ئیمانوێل ماکرۆن و ماری لپێن سەرۆکی بەرەی نیشتیمانی ڕاستڕەوە بۆ خولی دووەمی هەڵبژاردننی سەرۆکایەتی فەڕەنسا سەرکەوتن. گەڕی دووەمی هەڵبژاردننی سەرۆکایەتی فەڕەنسا لە نێوان ماکرۆن و لپێن لە 24 ئەم مانگە ڕێوە دەچێت. ئەم بابەتە لەگەڵ میوانەکانم دکتۆر سەلاح ئاکین مامۆسای زانکۆ شارەزا لە کاروباری فەڕەنسا لە ڕێگەی سکایپ لەگەڵمانەوە بەڕێز شاهۆ دکتۆر شاهۆ غەفور شارەزای کاروباری فەڕەنسا لە ستۆدیۆ ناون لەگەڵمانە تاوتوێ دەکەین. دکتۆر شاهۆ لە جەناب تۆ دەست پێ دەکەم دوو ڕۆژ بەر لە ئێسام هەڵبژاردنانە بەڕێوە چوون وەکو ئەوەی ئاگادارن 12 کاندید خۆیان پاڵاوت بوو بۆ ئەم پێشبڕکێیە چواریان ئافرەت و هەشتیان پیاو بوون بەڵام لەبەرەوەی دەنجی زۆرینە بەدەست نەهات ئیتر کەوتینەتە گەڕی دووەم لە هەڵبژاردننی سەرۆکایەتی فەڕەنسا وەکو زۆربەی هەڵبژاردنەکانی دیکەش. ئێستا شێبڕچێکە لە نێوان ماکرۆن و ماری لپێنە. خوێنەوەی ئێوە چۆنە بۆ ئەم پرۆسەیەکە بەڕێوە چوو؟ ئایا ئەمە هەمووی چاوەڕوان کراو بوو؟ بەڵێ سپاس بۆ میوانداریە. بەڵێ بێگومان ئەو پرۆسە دیموکراسیە گەورەیکە لە فەڕەنسا 5 ساڵ جارێ بەڕێوە دەچێت بەڕاستی ینی دووبارە هیوایەکی بەخشیەوە بەو کەسانی کەوا دۆستی مافەکانی مرۆڤن، دۆستی ئازادین، دۆستی بەڕاستی پێکەوە ژیانن لە فەڕەنسا بریتی بوو لە ڕاستیە ینی زۆرێک لە جۆرەکان پاشەکشێکی گەورە بوو بۆ بەرەی ڕاستڕەوی تونڕە و هەروە سەرکەوتنی بەرەی میان ڕەوی بەرەی پێکەوە ژیان لە فەڕەنسا. ئەوەی کەوا ئەو نەتیجەی کەوا بەدی هات لە ڕاستیدا بەڵێ چاوەڕوان کرا بووم بۆ خۆشم پێش ئینتیخاباتەکە متابعەیەکی وردی ڕاپرسیەکانم دەکرد لە ناو فەڕەنسا لە ڕاستیدا پێشبینی کراو بوو بۆی کە ماکرۆن و مەدام لوپێن بگەنە گەڕی دووەم، بەڵام لە ڕاستیدا بەو ڕێژەیە کە جیاوازی لە بینیانە 4 زیاتر بڵند جیاوازی لە بینی ماکرۆن لوپێنە کەمێک ڕاپرسیەکانی پێش ئینتیخاباتەکە ڕێژەکە کەمتر بوو لەو بینە، چونکە چەند ڕۆژێک بەر لە ئینتیخاباتەکە دەنگۆی ئەو بڵاو بووە کە بەرەی ڕاستڕەوەکان لە هەڵکشاندان، بەڵام لە کۆتاییدا ماکرۆن توانی کەوا بە ڕێژەیەکی دەتوانین بڵێن زیاتر لەوەی کە پێشبینی کرا بوو خۆی بگەێنێتە گەڕی دووەم. لە ڕاستیدا ئەوەی کە لەم هەڵبژاردنەیە زۆر جێگەی سەرنج و بریتی بوو لە هاتنە پێشەوەی کاندیدێک کە لە ڕاستیدا لە مێژووی فەڕەنسا کەم وێنە بووە لە بابەتی تونڕەوی و لە بابەتی ڕەتکردنەوەی ئەو کەسانی کە لە ناو فەڕەنسادا بە ئیسلامی یا با بڵێن بە بیانی ناوزەت دەکرێن. ئەویش هاتنە پێشەوەی ئێغێک زێموغ بوو. ئێغی زێموغ لە ڕاستیە هاتنە پێشەوەکەی هەموو چاوەڕوان دەکرا کە بەڵێ ئەم کەسە ناگاتە ئەوەی کە بگاتە خولی دەوێ بێتە سەرۆکی فەڕەنسا، بەڵام لە حەقیقەتە لێدانکردنەوەی هەموو دەنگە ئێساش کە پاڵپشتی ماری لۆپێن دەکا. بەڵێ ئێستا پشتگیری مارین لۆپێن دەکا، بەڵام لە حەقیقەتە لێدانێکیش بوو لە ماری لۆپێن، چونکە ئەگەر کاندیدێکی وەکو ئێغێک زێموغ نەبووایە و 170 تقریبەن بەرەی ڕازڕەوی نەبردایە بۆ خۆی لەوانێ مەدام لۆپێن بەدەنگی بەرزتر بکەوتایە 23.15 دەنگەکانی هێنا کە ئایپسۆز مۆری ئەمانە سەوڕیان دەکرد دەنگەکانی لە 126 و 27 بزەبێت. ئەوەیە کە من وەکو باسم کرد کە لە پێش ئینتیخاباتەکە ڕاپرسیەکان شتێکی جیاوازتریان بێمە دەوت حتمما وایە ینی لە تەبیعەتی ڕاپرسیەکان وایە، چونکە پێش ئینتیخابات دەکرێت هەر دەستگایەک بە جۆرێک ڕاپرسیەکە بکات، بەڵام لە ڕاستیدا ئێغێک زەموغ بە بۆچوونی من دوو جار زیانی بە مارین لۆپێن گیان لەلایەکیان دەنگەکانی مارین لۆپێنی بۆ خۆی برد، لە لایەکیشەوە بەڕاستی خەڵکێکی زۆر هەبوو لە ناو فەڕەنسا ترسیان هەبوو لە سەرکەوتنی ئێغێک زەموغ و پێیان وا بوو کە بەڕاستی ئێغێک زەموغ بە دەرەجە یەک مەترسیە لە سەرداهاتی فەڕەنسا بە دەرەج دوو مارین لۆپێن، بۆیە خەڵکێکە بوو کەوا پۆپولیستیش بوو، کەسێکی پۆپۆلیستی ڕەگەزپەرست، چونکە پۆپۆلیستێکمان هەیە دەکرێت بەو دەرەجەی ڕەگەزپەرست نەبێت، بەڵام ڕەگەزپەرستی لە ناو کللتوری فەڕەنسایە بە درێژای ئەو هەموو ساڵی شۆڕشی فەڕەنسی و ئەو هەموو تەقەلوبات و بەرزونزمی کەوا فەڕەنسیەکان کردویانە ئامادەنین کەوا لە شەو ڕۆژێکە یا بڵێن لە ماوەی ساڵێکی ئەزمموی سیاسی فعلی بیخەنە باوەشی ئێغێک زەموغەوە. بۆیە وەکوتم بەشێکیان ئەوە بکە دەنگی مارین لۆپێنی بۆ خۆی برد، بەشێکی خەڵکی فەڕەنساش وەکو ڕەتفعلێک وەکو ڕیاکشنێک بۆ ئەو سیاسەتە ڕەگەزپەرستانێکەوە ئێغێک زەموغ بانگەشی بۆ دەکرد، هەستان دەنگیاندا بەچێ دەنگیاندا بە سەرۆک ماکرۆن و لە دوای ئەوی ژۆن لوک مێلۆنشۆن. بیرمان نەچێ ژۆن لوک مێلۆنشۆن بەڕاستی یەکێکە لە سیاسی بیرمەندە هەرە پێشکەوتوەکان لە فەڕەنسا، بەڵام بەداخەوە ئەوە جاری دووەمەکەوا شانسی ناهێن و ناگا بە خولی دووەم. وەکو سەرۆکی بەرەیەکی چەپڕۆوی ئاوا توندڕە و
پێشببینی نەدەکرا کە دەنگەکانی لەوە زیاتر بێنێ هەر ئەوەندە دەنگە بوو کە هێنای بەڵام لەگەڵ ئەوەشدا نەمانی پارتە ئەو پارتانەی کە چەندین ساڵە لە فەڕەنسا دەسەڵات دەست دەگرن ئەمە خۆی لە خۆیدا جێگای مشتومڕێکی زۆر هەردەگڵێ دواتر باسییان دەکەین بەڵام دەمەوێت بچمە لای میوانەکەم لە فەڕەنساوە کە لە ڕاینەوە لەگەڵمە کاکێ ساڵح ئێڤەرەوە باشین هێویدارم هون باش بن سپاس کو ئەف دەرفەت هەبوو ئەم بە هەڤڕا دەنگ بکەین ئەفشەوە نێڕینن هەوە سەر vê هەڵبژارتنێ چاوە بوون گەل و خەڵکی فەڕەنسا چاوە لە هەڵبژارتنێ دنێڕیت و ڕێژەیەکی بەشداریە باش و بەرچافاتن خوایکردن بوو vê هەڵبژارتنێ نێڕینێت هەوە و خەڵکی فەڕەنسا چاوەیە دەماوە باش gelek spas ji bo mêvandariya we belê çawa mêvanê we jî got qasik belê divê hilbijartinê de enstitûyên rapirsiyê gelek şaş yani pêşbîniya wan şaş derketin ve çend hilbijartin derbas dibin û her tim dema Fransî diçin ser sandokê dengdanê êvarê li benda du tiştin yekemîn ew ê partî çixaz deng bistînin û duyemîn ew ê enstitûyên rapirsiyê çixaz şaş bin yani pêşbîniya wan çixaz şaş derkevin divê dengdanê de bi rastî Fransî çawa ku dibêjin dengên bikêrhatî dan yani piranî dengê xom birin berbijêrên ku kapasîtê wan ê derbasbûyînê dewra duduyan hebûye yek ji wan Serokkomar Macron duyemîn Marine Le Pen û sêyemîn jî Jean-Luc Mélenchon û bi farqek zaf kêm derbasê dewra duduyan nebû وجب نێڕینی هەوە لە گەڕا دوێ de ئەو دەنگ دێ چاوە بن چونکی هەندێک دەبێژن هەفڕکی ماکرۆن و لە پێن gelek نزیکی هەبن belê ji ber 5 sal berê dîsa Macron û Le Pen bûn dewra duduyan de wê demê Macron sedî 65 deng standibû dewra duduyan de û Marine Le Pen jî sedî 35 lê ev car li gorî pêşbîniyan Macron sedî 54 yani têbistîne û Marine Le Pen jî sedî 46 lê bêguman ew ke yani 15 roj deng demmaye ji bo dewra duduyan heta wê demê gelek tişt dikarin bigorin û çawa min berê jî got enstitûyê rapirsiyê gelek caran xweşaş dikin yani metodên rapirsiyê gelek qelsin û ji bo wî ew ke lê bêguman hêjayê gotinê ye ku encamê vê hilbijartinê li gorî ya 5 sal berê zêdetir vekiriye yani 5 sal berê tu guman tu nebû tê Macron bê hilbijartin lê mixabin îsal gumanek biçûk heye ku Marine Le Pen jî bê hilbijartin بەڵێ بەرز دکتۆر شاهۆ وەکو میوانەکەشم لە فەڕەنساوە باسی کرد کە پێشببینیەوە دەکرێت دەنگەکانی ماری لە پێن ئەم جاریان زیاتر بکە لەوەی جاری پێش بەڵام زۆربەی دەستگاکان پێمان دەڵێن کە ماری لە پێن چانسی بردنەوەی کەمترە لە ماکرۆن چانسەکە تقریبان هەر بۆ ماکرۆنە بەڵام پرسیارەکەی من لەسەر ئەوەیە 5 ساڵ بەر لە ئێستا کە خەڵک دەنجی بە ماکرۆندا لە بۆرەوەی هیچ لە کاندیدەکان باشتر یعنی باشترینی ناو خراپەکان بوو بەو شێوازە بوو پرسیاری گرنگ لێرەدا ئەوەیە کە ئەم حزبانەی کە چەندین ساڵە لە کۆماری پێنجەمی فەڕەنساوە دەسەڵاتیان لەدەستە بە تایبەتی چەبڕەوەکان و ڕاستڕەوەکان هەرسیان هێناوە پارتی کۆماریەکان کە سارکۆزی کە پێشتر سەرۆکی فەڕەنسا بووە ئێستا سەرۆکی پارتێکە 105 دەنگەکانی هێناوە ئەمانە بە درێژایی کۆماری پێنجی فەڕەنسا و لە پەنجاکانەوە دەسەڵاتیان لەدەست بووە چەند جارێک هاتوونەتە دەرەوە بەڵام زۆربەی کاتەکان دەسەڵات لەسەر ئەوانە بووە ئەم حزبانە بۆ هەرسیان هێناوە لە ڕاستیا بن 5 ساڵ بەر لێسا بزەبێت هەر لە تەلەڤیزیۆنەکەی بەڕێستانەوە کات لە فەڕەنسا بووم هەمان قسەم کرد کە وتم ماکرۆن لەبەر ئەوە نەبووە بەڵێن سەرۆکی فەڕەنسا کە بەهێزترین کاندیدە بەڵکو لەبەر ئەوە بوو بە سەرۆکی فەڕەنسا کە ڕکابەرەکانی لاواز بوون
ئێستاش تاکی لەسەر هەمان قسە دەکەمەوە لە ڕاستیە ئەگەمە تەمەشای 5 ساڵی ڕابردووکەی ماکرۆ شتێکی ئەوتۆی نەکردووە کە با بڵێ زۆر شایانی باسکردمێت چکە بیرمان نەچێت لە درێژایی 5 ساڵی ڕابردووی حکومڕانی ماکرۆن قەیرانی زۆر گەورە بەرۆکی فەڕەنسای خۆشەویستیش نییە لە ناو فەڕەنسادا وەکوتم یعنی قەیرانی زۆر گەورە یەکێک لەو قەیرانانەی کە خەریک بوو کۆتایی بە کۆماری پێنجەم بێنێبریتی بوو لە قەیرانی خۆپیشاندانی هێلک زەردەکان ئەوە یەکێک بوو لە قەیرانەکانی کە بەڕاستی لە مێژووی نوێی فەڕەنسا بە تایبەتی لە کۆماری پێنجەمدا کەمیۆنەیە کە شتێکی لەو جۆرە خەڵکی بۆ جۆرە بڕژێنە سەر شەقامەکان و هەوڵ بدەن ئەسڵەن کۆمار بڕوخێنن نەک دەسەڵات بگۆڕن لە ڕاستیە یەکێک لەو زەر بە گەورانی کە بەر حزب مێژوویەکان کەوت بە تایبەت بەڕێستەڵی حزبی کۆماری بەڵام من ئەڵم حزبی سۆسیالیستەکان کە جەنابی لەگەڵ هاتنی سارکۆزی زەبێت کە حزبێکەوە فڕانسۆ میتران دای مەزراندووە ئێستا دەبینی 1.7 دەنگاندێنی ئەمە گەورەتری شکستێکە کە بەرەو حیزبانە دەکەوێت ینی ئەمە گەڕێنەوە بوو بەڕاستی حیزبەکانی فەڕەنسا ینی ڕوئیایان وازح نییە ینی ئێستا بەڕاستی ئەوەندەی کەوا تەرکیزی ئەو حیزبانە لەسەر بابەتی ڕاسیزم و بابەتی ئەوەی کە چۆن مامەڵە لەگەڵ پەنابەر دەکەم و چۆن بابڵە لەگەڵ ئیسلام دەکەم و بابەتی ئیسلام و فۆبیا و ئەم بابەتانە هەیە ئەوەندە پرۆژەی استراتیژیان نییە بۆ مستەقبەلی وڵاتەکەی خۆیانە تو ئەگەر تەمەشای ڕابردووی ماکرۆن بکەی ماکرۆن ئەوەندەی فەڕەنسای ڕاگرتووە پێشکەوتنی بەخۆ نەبینیوە بەڵام دەبینی دیسان لەبەر ئەوەی حیزبەکانی بنمونە سۆسیالیستەکان ئیکۆلۆژیستەکان یان ئەوانەی کە حزبی کۆماریەکان یان ئەوانەی کە هەندێک حزبی دیکە هەن بە ناوی ئازاد بن و یا ئەمانە چکە ڕوئایەکیان نییە چکە بەدیلێکی بەهێستریان پێ نییە لەوەیەوە ماکرۆن هەڵیگرتو لە ڕاستیدا ماکرۆنش بۆ خۆی استراتیژێکی زۆر ڕوونی نییە ئایدۆلۆژیەکی زۆر ڕوونی نییە بەڵام لە گەمەکەرێکی زۆر زیرە کە توانیوێتیکەوە بەشێک لە ڕازڕەوەکان و بەشێک لە چەپڕەوەکان دابتاشێ و بی کاتە ناو حیزبەکەی خۆی کە بریتێ لە ریپبلیک ئۆن ماخش ینی با بڵێن کۆمار بەرەو پێشەوە دکتۆر سەلاح تە گوهداریە میێوانێ من کرد سەر ماکرۆن چ گوت و کەسێک پرانیە فەڕەنسیا حەجێ ناکەن لێ بەلێ کاندیدێت دوی بەرامبەر ماکرۆنیدا ئەوژی کەسێت خراپن وەکی ماری لەپێن ئەو تو خود زانی حتا نەهاژی پشتگیریە سەرۆکی رووسایە دەکاتن نەهاژی ئەڤروکە گوتیا ئەکەر ئەو ببەت سەرۆکە کەرماری لەپێن ببێتە سەرۆکی فەڕەنسایە ئابلقا ئابووری سەر رووسایە دێ هەلگریتن تایبەتی سەر نەفت و گاز وجا تو باوەری ئەف پرس ئەف جارە ببتە جهێ نیگەرانیە بوو فەڕەنسیا جارێک دژی دەنگێ خو نەدەنە ماری لەپێن ماکرۆن هەلبژێرن ڕاستی تشتێکسا خویا زەلال نینە من ئیرۆژی گۆداری کرد مارین لۆپەن میوانێ رادیۆیەک هەری زێدە تێگۆداریکردن لە فرانسەنتەر بوو سەرسبێ دوێدە بێگومان ژێ ئاینی پرسێک و گوت ژێ هات پرسکردن دبێ ئەوکە دبێ ئەز ئەبلوقای سەر گاز و نەفتێ رووسیا زرارێ دەدە فرانسیا و ji bo wî ez dixwazim vê eblokayê rakim ji bo ku buhayê gaz û neftê bilind nebin û Fransî jê zeyan nebînin. Ev ya ewke yani Fransî piranî dinêrin karûbarê hundirê Fransa yani beşek Fransîyan û ji bo wan mesela li Ukrayna gelek qetiyam tê kirin welatek tê bin pêkirin yani ji bo beşek Fransîyan ev ya ji bo wan dibe negirîn be. Herê belê demekê wesa de ku tu piştgiriya Putin bikey û ew jî bîrame neçîtin Marî Le Pen kiça Le Pen ew xwe êkî ji rastra û rêsistên Fransayê û heta niha jî piştgiriya Putin diket û dema borî ji de piştgiriya Saddam Hüseyin jî dikir. Wece ev pirs gelo Fransiya nîgeran dike dan ne? Fransî zêde dûr û dirêj nafikin yani evê mesela sedî bîst û sê û çil evê ku dengê xwedan ê planî ne ku pêşdarê projeya siyasiya Marine Le Pen dibin. Lê zêdetir ji ber ku partiyên klasîk wan red dikin û beşek jî heye bêguman evê rasîst û nijadperest hene. Lê mesela heta niha em projeya Marine Le Pen
ئەشکەری نیە ئیرۆژی ڕۆژنامەوان ژێ پرسکردن مەسەلا تێ حکوومەتێ تە چاوە بە سەرۆک وەزیر تێکی بە سەرۆکێ بێژن وەزیرێ دارایی کی بە تو ئەو تنێ یانە نکار بوو ناوێک بدە لێ ئەوکە یانە دەما باپێوی ژان ماخی لۆپان و حتا ئیرۆ ev kesên ku dengê xwe didin vê partiyê Front Nasyonal û îro jî Rassemblement Nasyonal e navê xwe guhera din zêdetir van partiyên klasîk yani ji ber wan red dikin û bêjin hebûna ew yani civatek demokratîk red dikin ku wî dengê xwe didin. بله دکتۆر شاهودەگەڕم و لای جەنابەت دوو پرسی زۆر سادە بوون کە هاتنە پێش بەڵام فەڕەنساییەکان بەلایەنەوە گرنگ بوو کە پرسەکانیشی هەنووکەین بەڕێزی دکتۆر ساڵحیش دەڵێ فەڕەنسایەکان دوور ناخوێنەوە سەیری ئێستا دەکەن جام دوو پرسێ هاتە پێشەوە لەگەڵ ئەوەی ماکرۆن خۆی کەسێکی خۆشەویست نەبوو لە ناو فەڕەنسادا بەڵام ڕەفزی ئەوەی کردەوە کە چاو پێکەوتن و دیبەیتی ڕاستەوخۆ لەگەڵ کاندیدەکان بە تایبەتی ماری لوپێن و ئەوانە لەسەر شاشەی تەلەڤیزۆن کە ئەمە یەک دوو پرسی ئەوەی کە خانەنشینی لە 62 ساڵیەوە بەرز دەکاتەوە بۆ 65 ساڵی کەمە بۆ فەڕەنسایەکان زۆر پرسێکی ناخۆشە من بیرمە 18 ساڵ بەر لە ئێستا من لە پاریس بووم کە ئەو پرسە هاتە پێش لە خانەنشینی لە 6 ساڵیەوە کرا بە 62 ساڵی تر هەموو فەڕەنسا هاتە سەر شەقامەکان ئێستا ئەو دەوێت لە 62 ساڵیش بیکا بە 65 ساڵی جا ئەم دوو پرسە پێ دوایە لەگەڵ ئەوەی کە خۆشەویست نەبوو وەکو گوتم لە ناو دەنگدەری فەڕەنسایدا کاریگەری نەگەتیڤیان لەسەر دەنگەکانی ماکرۆن هەبوو لە ڕاستیدا کاریگەریان هەبوو بەگە بڵێن بێ کاریگەری نەبوون کاریگەری هەبوو بەڵام لە شانسی ماکرۆن ڕکابەرەکانی ئەوەندە فکرێکی تونندڕەوی دەمارگیریان هەبوو خەڵکێک هەیە لەوانەیە حەزی بە ماکرۆنیش نەبوو بێ حەزی بە سیاسەتەکەشی نەبووە بەڵام لەبەر تێک نەچوونی ئاشتی کۆمەڵایەتی لە ناو فەڕەنسا لەبەر ئەوەی کەوا مەترسی لەسەر وڵاتەکەی دروستنەبێت چونکە بیرمان نەچێت ئەگەر کەسێک وەکو زێموغ بێتە ناو دەسەڵاتەوە ئەو بێگومان ئاشتی کۆمەڵاتی لە فەڕەنسا بۆ جۆرەسی لە هەموو ئەوروپا تێک دەچێت دەکەن کە چۆن فەڕەنسا لە پرۆژە هەرە مەترسیدارەکانی بەرەی ڕاستڕەوی تونندڕە و کە لە ڕاستیە زێموغ ئەتوانین بڵین ئێستا بۆ بە ڕەمزی ئەو بابەتە هەرچەندە مارین لۆپێن لە دوا تەسریحەکانی جۆرێک لە جۆرەکان پەشیمان بوو لەوەی کە بڵێ ئێمە لە ژێتی ئەوروپا دەردەچینەوەمانە زیاتر تەکیدی لەسەر دروستکردنەوەی نەتەوە و چۆن بڵێ تونند و تۆڵکردنی سنووری وڵاتەکەیمانە دەکرد بەڵام وەکوتم لە شانسی ماکرۆنە ڕکابەرەکانی پرۆژەیەکیان پێەیە کە لەگەڵ کولتوری فەڕەنسیا نامۆیە لەگەڵ ئەو مێژووە با بڵێن ثەقافی ئەو مێژووەی کە بە چەندین سەدا فەڕەنسیەکان با بڵێن پێی ناسراون و مەبادیەکانی شۆڕشی فەڕەنسی پێی نامۆیە ماکرۆن دەبێت بۆ کەسێک کەوا بڵێ لە ناچاریە خەڵکە چێ دەنگی پێدا و ئەم بابەتی کەوا بڵێن ماکرۆن خۆی بە دوورگرت لە بابەتی دیبیتکردن لەگەڵ کاندیدەکانەوەمانە ئەمە من لە ڕوانگەی کەەوە من تێڕوانی نمە بووی بەڕاستی ئێستا بە حکوێکەوە فەڕەنسا سەرکردایەتی با بڵێن وڵاتانی یەکێتی ئەوروپا دەکات لە جانبی تەنفیزیەوە ماکرۆن زۆر خۆی تەمەسوکی کرە بۆ پێگە گرنگەی کەوا فەڕەنسا هەیەی لە دەروی فەڕەنسا نەک هەرتەنها فەڕەنسا چونکە ماکرۆن بیرمان نەچێت بە هەتەنها هەوڵ نادەبوویکەوە کێشەی ناو فەڕەنسا وەکو چۆن لە کێشەی هاوڵاتی فەڕەنسی حەلکە بەڵکو ماکرۆن خەمی یەکگرتوویەتی ئەوروپایەتی ماکرۆن خەمی ئەوەتی ناتۆ هەڵنەوەشێتەوە ماکرۆن خەمی ئەوەیەتی کەوا ئەو کەسانی کە دێنە ناو فەڕەنسا نەبن بە بۆم بوو بە ناو فەڕەنسا بتەخێنە بە فەڕەنسیەکان بۆ یەکە ئەمانە وای کردوەکەوە یەک خاڵێکە زۆر گرنگ هەیە کە بیرم نەچێ ئەگەر ئێمە تەماشای لێدوانی دوای خولی یەکەمی هەڵبژاردنەکان بدەین دوای چەند کاتژمێرێک یا بڵێن کەمتر لە کاتژمێر دوای ڕاگەاندنی نەتیجە فەرمیەکان لە کاتژمێر 8 شەوی دەیمان لە فەڕەنسا تەماشا بکەی کەسێک وەکو ژۆن لوک مێلۆنشۆن ئەو دەنگە زۆری هیناوە 4 جار 3 جار 4 جار تاکی دەکات و دەڵێ یەک دەنگیش نەدەن بە مارین لۆپێن یەک دەنگیش نەدەن بە مارین لۆپێن هەر ئەو نا بەرەی سۆسیالیستەکان هەرچەندە دەنگیشان کەمە بەڵام کاریگەری ئەم دەنگانە ناچێت بۆ لۆپێن ئەگەر نەچێت بۆ ماکرۆنش ناچێت بۆ لۆپێن تەسریحەکەی ماکرۆن کە لە دوا وتاری داوتی کە زۆر وتارێکی ئیجابی بوو بۆ بابەتی ئیسلامیەکان و جوولەکەکان کە بەڵێ ئەمە وا دەکات کە خەڵکی مسلمانی چونکە بیرمان نەچێت جالێکی گەورەی مسلمان هەیە لە فەڕەنساکە ئەتوانین بڵێن گەورەترین وڵاتی ئەوروپیەکە ئەو هەموو جالیە مسلمانی تێدا هەیە ئەمە وا دەکات مسلمانەکانیش بە گەرمگوڕتر ئەم جارە بچن دەنگ بدەن بە ماکرۆن باوەش بە ماکرۆن ناوکەم بڵێن ئەمە وەک چۆن لێ خراپ بێ نەک خراپتر بێتە سەر حکوم ئەمە چانسی ماکرۆن زیاتر دەکات لە ماوەی ئەم 10 ساڵی ڕابردوودا لە فەڕەنسا چۆیسەکان بەردەوام لە نێوان
باشتر و باشترین نییە دەبێت لەرەوە خراپ و خراپترینە هەرەوە هەیە کاک دکتۆر ساڵح نێڕینەوە کورتی کێ دێ سەرکەویتن دوو هەفتێن دن 24 مەهێ ئەم هێویتکن و ماکرۆن بسەرکەوە بڕاستی ئەم بخۆژی یعنی gelek Fransiyên demokrat aştîxaz û komarparêz ji neçariyê ve jî tê dest dengê xwe bidin Macron ji ber Marine Le Pen ji bo Fransa ji bo Yekîtiya Ewropa û ji bo dinyayê bixwe xeterekî mezin e ji bo wî em hêvî dikin ku tê Macron biserkeve بەڵێ بەڕێز دکتۆر شاهۆ تۆ تێڕوانینەکان چۆنە یەک لە دەستگاکان ئایفۆپ دەڵێ 151 بە 149 برنەوەی ماکرۆن لە ماری لەپێن ئەمە زۆر نێوانێ نزیکە پێ دوای چیان دەربچێت ئەو ڕێژەکەش بەو شێوازە دەبێت لە ڕاستیدا پێم وایە ئەو ڕێژێ واقعی نییە منطقیش نییە چونکە ئەگەمە هەر بە دەنگی کاندیدە براوەکان سیرکەین ئێستا مەسەلەن تەنها ئێخێک زموو هەیە بە ئاشکرا دەڵێ دەنگدەرەکانم دەنگ بدەن بە مارین لۆ پێن کەواتە گەمارەوە حیسابکەین بە نزیکەی 130 دەکات بەڵام بە ئەو پەڕی ئەمە حیسابکەین بەنمە خەڵکێکەیە لە بەرەی کۆمونیستەکان یا بەرەی سۆسیالیستەکانە کە ئەگەر ئەوان قەنەعەتیان بۆ دروستبێ بێنە پاڵ مارین لۆ پێن من تەسەور ناکەم بەو ڕێژێ بێ بەڵام من وەکو تەسەوری خۆم تەسەور دەکەم و هیواداریشم کە ماکرۆن ئەم خولی دووەمیش باتە چونکە بەڕاستی دەرنەچوونی ماکرۆن لەم کاتەیە مەترسیە بۆ سەر پێکەوەژیان بۆ سەر با بڵێ بەهاکانی مرۆڤایەتی لە ئەوروپا و کاریگەریشی ناڕاستەوخۆ لە سەرێمەش دەبێت لە دوای ئەنجامی هەڵبژاردنەکان لە هەنگاریا کە کەسێک دژایەتی بۆتە سەرۆک وەزیران و سەرۆکی ئەم وڵاتە گەورەی کە دژایەتی یەکێتی ئەوروپا دەکات پاڵپشتی ڕووسیا دەکات لە فەڕەنساش و کارەساتە ڕووبدا زۆر کاریگەری نەگەتیڤیان دەبێت لەسەر داهاتووی سیاست لە ئەوروپا و لە جیهانیش بەڕێز دکتۆر ساڵح حاکین لە ڕاینەوە لەگەڵم بووی زۆر سپاس بۆ سەرنج و تێبینیەکانت دکتۆر شاهۆ سپاس بۆ ئێوەش کە لەگەڵمان بووی بۆ هەموو سەرنج و تێبینیە وردە سپاس بۆ بەڕێستا تا هەفتەی داهاتوو شەو شاد